لە 8 ئایار ڕۆژی جیهانی تالاسیمیادا ئامارەکان ئەوەمان پێدەڵێن ئەگەر چی دەکرێت ڕێگە لە توشبوون بەو نەخۆشە بگیرێت، بەڵام ڕێژەکە تا ئەمڕۆ ڕوو لە بەرزبوونەوەیە. بەپێی ئاماری ڕاگەیاندنی کۆمەڵەی تالاسیمیای هەولێر لە سەرەتای ئەم ساڵەوە تا ڕۆژی ئامادەکردنی ئەم راپۆرتە 13 حاڵەت لە هەولێر زیادی کردووە. تەنها ئاماری ئەو یەک هەتاکو ما 85 ئێستا کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی تالاسیمیا 12 بۆ 13 حاڵەت زیاد بووە. ئەمە کارەساتە، ئەوە زیادبوونەکە کارەساتە. من سوپاسیان دەکەم کە بەدەنگمانەوە دێن خوێنمان بۆ دابین دەکەن پێداویستی پزیشکی، بەڵام ئەمە دەبێتە کێشە بۆ ئێمە جاروایە دروستبوونی نەخۆشی زۆر دەرمانی پێداویستی زیاتری پێویستە. بەڵێ بەشێکی لە خێرخوازانەوە دابین دەکرێت، بەشێکی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت. بەپێی ئاماری بانکی خوێن لە هەولێر و دەوروبەریدا ڕۆژانە 81 خوێن بۆ نەخۆشانی تالاسیمیا دابین دەکرێت. لە بانکی خوێنیش لە هەولێر زیاتر لە 900 نەخۆشی تالاسیمیا تۆمارکراون. ئەمە نزیکەی 930 نەخۆشی تالاسیمیا تۆمار هەیە لە هەولێر و دەوروبەری کە ڕۆژانە لەرەی سەنتەری تالاسیمیاوە داوای خوێن دەکەن کە نزیکەی 81 خوێن داوایەکەن کە داوایەکەن ئێمە لێرە لە بەڕێبەرەتی بانکی خوێن بەپێی ئەو ناوانەی کە داوا کراوە لەکن خۆمان سیستەم هەیە بەپێی ئەو خوێنەی کە پێویستیان پێ ئەمە بوتڵی خوێنی ئامادە دەکەین، ئەوجا بە شێوەی فیلترکرا و هەروەها پشکنینی وردی تری زیاتری بۆیان دەکەین کە جیاواز لە نەخۆشەکانی تر بۆ ئەوەی لە کاتی خۆبارگرتنی خوێن تووشی کێشە و مزەعەفات و تشتەوە نەبن. لە تەواوی هەرێمی کوردستاندا 3500 نەخۆشی تالاسیمیا تۆمارکراون. هۆکاری سەرەکی گواستنەوەی ئەو نەخۆشیەش لە باوانەوەیە کە دایک و باوکەکە هەڵگری هەمان نەخۆشی بن، ئەوە منداڵەکانیان بە توشبوودا دەنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.